ژیان تا ڕادێکی زۆر ئێستا لە شاری سلێمانیدا ئاساییە، بەڵام لە 13 ئازاری ساڵی 2020 لێرەوە داوا لە وڵاتیانی شاری سلێمانی کرا کە دوکانەکانیان داخن و لە پێناو تەندروستیان بگەڕێنەوە ماڵەوە. ئەمەش دوایەوەی کە لەیەکی ئازار 4 کەس لە شاری سلێمانی تووشی کۆرۆنا بوون. لەبەرباری تەندروستی خۆتان لەبەرباری تەندروستی خانەوادەکەت خێزانەکەت منداڵەکانت کاتان لێ دەکەین بچنەوە ماڵەکانی خۆتان مێنە دەرەوە، کاتان لێ دەکەین جێگیر بن لە ماڵەکانی خۆتاندا کەس نێتە دەرەوە. ئەمە دیمەنی چۆڵی شەقام و بازار و شوێنی گشتیە لە سلەیمانیدا لە ساڵی 2020دا. هاوشێوەی ئەو دیمەنانە بوو کە تەنیا لە فیلمەکاندا بەدی دەکرێت. خۆپارێزی و ترس لە هۆکارێکی مرنی نادیار کە کۆرۆنایە وای کرد ئەو دیمەنانە تۆمار بکرێت. لەو ماوەیەدا هاوڵاتیان بوون بە دوو بەشەوە. بەشێکیان بڕوای تەواوەتیان بە کۆرۆنا هەبوو خۆیان پاراست، بەشەکەی تریشیان بە گومانەوە لێیان دەڕوانی. خەڵک خۆپیشاندانی کرد بۆ کردنەوەی بازار و دوکانەکان. ئەو دوکاندارە بەڕێزانە کە ژمێر پێنجا بفەرمون دوکانەکانتان دابخەن، بڕۆنەوە بۆ ماڵەوە بۆ سەلامەتی هەموولایەک. لە مانگی ئایاردا قۆناغ بە قۆناغ لە سلەیمانی ژیان بەرەو ئاسایی بوونەوە چوو، بەڵام دوای جەژنی ڕەمەزان لە مانگی حوزەیراندا ژمارەی مردن و توشبوون بە کۆرۆنا هەڵکشانێکی زۆری بەخۆیەوە بینی و کۆرۆناش خۆی وەڵامی گومانەکانی ڕابردوویدایەوە و مردن و بە خاک سپاردنیش ڕووی لە زیادبوون کرد. بە جۆرێک ڕۆژانە چەند کەسێک لێرەدا بە خاک دەستپێردران. کەرتی تەندروستی لە خۆبردووی کارمەندان و پزیشکان وای کرد کە ئێمە بتوانین باشترین خزمەت بە توشبوویەکی کۆرۆنا بکەین لە ناو سەنتەرەکانە، توانیمان ئەو چارەسەرە نوێیانەی کە لە وڵاتان باز دەکرا ڕاستەوخۆ دەهێنرا و لە شاری سلێمانی بەکاردەهێنرا، توانیمان ئێمە بانقێکی تایبەت بە پلازما بۆ توشبوانی کۆرۆنا دابین بکەین و هاوکاری پارێزگاکانی تری هەرێمیش بکەین. ئەمە ژوای کرد دۆخەکە بەو شێوازەی کە لە کۆتایی 2020دا بە کۆنتڕۆڵ کراوی بمێنێتەوە، بێگومانیش بە سوپاسەوە هاوکاری هاوڵاتیان و دەستگا ئەمنیەکان هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە بابەتەکەەوە جێی دەستخۆشی بۆ ئەوانیش بەشدار بوون لە ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا. لە سەردەمی کۆرۆنادا تەندروستی سلەیمانی هێزەکانی وەزارەتی ناوخۆ، ئاسایش، لیژنەکانی قایمقامێت و شارەوانی لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن ئەرکیان زۆر زیاتری کرد بۆ ئەوەی بە توشبوونێکی کەمی ڕۆژانەوە پێشوازی بکەن لە ساڵی 2021. هێمن قادر، کورد ساد نیوز، سلەیمانی.